بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵین لە بەرنامەی پەیڕە و پرۆگرامی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم لە پەروەردەی منداڵ بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە لە زنجیرەی 25مین. لەو زنجیرەیەدا باسی پەروەردەی منداڵ دەکەی لە بواری زانستی و فکری. چۆن منداڵ پەروەردە بکرێ لە ڕووی زانستەوە. ئەو منداڵە کەسێکی ئەهلی عیلم بی، کەسێک بی هەڵگری عیلم بی، منداڵێک بی، ڕۆشنبیر بی. یعنی کە دەبێت ڕۆشنبیر واتە لە ڕووی فکرەوە، لە ڕووی عەقلەوە، لە ڕووی بیرکردنەوە ڕۆناکبیر بیتن. کەسێک بی فکر و ئاسۆی بیرکردنەوەی زۆر فراوان بی. بەڕاستی لەو ڕووەوە زۆر گرنگە ئینسان گرنگی بەو بوارە بدە. چونکە کاتێک کە خوای گەورە سوبحانەه وتەعالە منداڵ دەداتە دایک و باوچێک، ئەو منداڵە پەڕەیەکی سپیە، هیچی لەسەر نییە. وەکو خوای گەورە دەفەرموێ: والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا. خوای گەورە ئەو زاتەیە ئێوەی لە ناو زجی دایکتان هێنا دەرەوە، کاتێک کە ئێوە هاتن لە ناو زجی دایکتان هاتنە دنیا، لا تعلمون شيئا، هیچ شتێکتان نەدەزانی. بەڵام خوای گەورە سوبحانەه وتەعالە وجعل لكم السمع والأبصار والأفئدة. خوای گەورە گوێی دا ئێوە هەتا شت ببیستن، خوای گەورە زمانی دا ئێوە هەتا بتانن، چاوی دا ئێوە هەتا شتەکان ببینن. والأفئدة، خوای گەورە عەقل و بیرکردنەوەی دا ئێوە لعلكم تشكرون. بەڕاستی منداڵ ئەمانەتێکی خوای گەورەیە لە لای دایک و باوک. لێ لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە عیلم و زانست و زانیاری دراوە و ئەرچی دایک و باوکە منداڵەکەیان ڕابهێنن لەسەر زانست و زانیاری. یەکێ لەو مێژوو نووسانە ئەو زانە بەڕێزە لە بواری پەروەردەی منداڵ دەڵێ لە مێژوودا ئەگەر سەیر بکەین و تەماشا بکەین لە تاریخی بەشەریەت، هیچ دینێک وەکو ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی بەلایەنی زانست و زانیاری نەداوە بۆ پەروەردەی منداڵ. طبعا دکتۆر ئەحمەد شەلەبی نەقل دەکا لەو زانای کە بەناوی ئارثەر ڕائەربەری کە مامۆستای دیراسات و لێکۆڵینەوەی ئیسلامیە لە جامیعەی کامبرێج، ئەو دەڵێ للإسلام على الجنس البشري مآثر تدعو إلى الإعجاب. دەڵێ بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام فەخر و شانازی هەیە لەسەر تێگڕای مرۆڤایەتی کە جێگای سەرسوڕمانە وتستدعي الشكرانة، جێگای سوپاسگوزاریە. ولدينا مؤلفات عادة تصف ما أسهم به المسلمون في ترقية الفنون. کە دەرێت چەندین دا کتێبی سەربەخۆ هەیە لە بواری عیلمەکان، تێگڕای عیلمەکان کە هانی خەڵک دەدا لە بۆ بواری زانست و زانیاری. بۆیە بەڕێزان و خۆشەویستان پێویستە دایک و باوک و هەموو ئەو کەسانەی کاری پەروەردە لە ئەستۆ دەگرن لەسەر ئەو چەند بنەمایە پەروەردەی منداڵەکانیان بکەن، بۆی منداڵەکانیان ئەهلی عیلم دەربچن، بۆی منداڵەکانیان ڕۆشنبیر و ڕۆناکبیر بن. یەک لەوانە، یەک لەو خاڵانێکەوە لە پەروەردەی ئیسلامیدا زۆر داکۆچی لێکرایتەوە، مافی منداڵە بەڕاستی فێر بکرێتن، مافی منداڵە فێری هەموو زانست و زانیاریەک بکرێتن بە جێرەی ئاستی تێگەیشتنی خۆی. منداڵ لەو کاتێک کە لە دایک دەبیتن باجی بەگوێدا دەدرێت. منداڵ کە گەورە بوو فێری دایە و بابە بوو دەبی فێری کەلیمەی الله محەممەد ڕەسوول الله، کەلیمەی شەهادة الئیمان، کەلیمەی تەوحید، ئەو کەلیمانە فێر بکرێت. کە وردە گەورە بوو لەگەر ئاستی گەورەبوونی خۆی فێری ئەرکانی ئیسلام و ئیمان بکرێت. ئەوە مافی منداڵە لەسەر هەموو دایک و باوچێک. لۆیە لە ئیسلامدا دەڵێ طەلەب العیلمی فەریضەة على كل مسلم. داواکردنی عیلم فەرز و پێویست و واجب کراوە لەسەر هەموو مسلمانێک کە داوای عیلم و زانست و زانیاری بکات. اینجا ئەبوو دەردا دەفەرمێ: مثل الذي يتعلم العلم في صغره كالنقش على الحجر. نمونەی ئەو کەسەی کەوا
فێری علمك دەبی لە منداڵیە و لە بچووکی وەکو ئەو نەقشەیە لەسەر بەردەک بینەقشێنی کە هەرگیز ناڕواتن بەردەوام دەبیتن لۆیە بەڕاستی پێویستە منداڵ لە بچووکی لەو کاتێک کە تەمەنی بچووکە فێری زانست و زانیاری بکرێتن. ابن عباس رضا ورحمتي خوای لەسەر بێ دەفەرمێ من قرأ القرآن قبل أن يحتلم فهو ممن أوتي الحكم صبيا. هل كسيك قرآن بخين تو بيجوي بلوغي ببي قرآن ختم بكا شارزاي تاق لقرآن وقري أو لو كسانيه كخواي قورا حكمته حكمي دايته لا تمني من ضاليدا لويه لمن ضاليرا من ضال فيري قرآن خويندنو فێری ئەو بابەتانە بکرێ کەوا بەڕاستی ضرورە هەموو منداڵێک لەی شارەزا بن و بە گوێرەی ئاست و تەمەنیان. لوقمانی حەکیم بە کوڕەکەی خۆی دەڵێ یا بونەیە ما بەلەغتە من حکمەتیکە دەفەرمێ ئەی ڕۆڵە گیان ما بەلەغتە من حکمەتیک ئایا ئەتوو لە حکمت لە دانایی گەیشتە چێ قال لا أتكلف ما لا يعنيني وتی بابە گیان گەیشتیمە ئەو ئاستەی کە فێر بوویمە شتێک پەیوەندی بە من نەبی خۆمی تێنەوە گەڵێنم تەدەخولی نەکەم قال يا بني إنه قد بقي شيء آخر جالس العلماء ڕۆڵە گیان لۆی زیاتر فێری زانست و زانیاری بی شتێکی کێ کە زۆر گرنگە هەمیشە و بەردەوام لە مەجلیس و کۆڕی ئەو کەسانە بە كعلمان كزانايانا وزاحمهم بركبتيك بأجنو كانت ليان نزيق بوا فإن الله يحيي القلوب الميتة بالحكمة أو ضلاني مردون خواهي يقول الزنديدة كاتوا بحكمة بداناي بعلم بسود كما يحيي الأرض الميتة بوابل السماء هاروكو تون زوي وشكو برينك خواهي يقول ببليز مباراني برحمتي خوي زنديدة كاتوا يا بني لا تتعلم العلم لثلاث ولا تدعه لثلاث نكي علم لبو سيما بس بدز بيني واز لعلم جمينا لبو أو سيما بستا لا تتعلمه لتماري به فيري علم مبا لوي كوا مجادلة ومناقشة خوتي بيهل ديوا ولا لتباهي بي واروا فيري علم مبا يكم لبو مجادلة دوام لبو خو هلدانوا ولا لترائي به لوي كوا ريابازي بكيو خود نشاني خلق بدي ولا تدعه واصل إلي المين لبسيشن زهادة فيه بيروابي أو علمهيزنيا حمق علمك سنقاي خويها ولا حياء من الناس لبشرم واصل علم مينا ولا رضا بالجهالة بردي دي قيناك بنزاني دمين مباشرة لو يقوم ما عندك لبو علم بنەمای دووەم لە بۆ مافی منداڵ لۆ پەروەردەکردنی منداڵ لەسەر بنەمای زانست و زانیاری و ڕۆناکبیری ئەویش ئەوەیە پێویستە لەسەر هەموو داک و بابک بەشێک لە قورئانی پیرۆز و لە فەرموودەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم منداڵەکانیان شارەزا بکەن یعنی کە دەرێ بزانە تەمەشا بکە یعنی یەکێک لەو شتانەی مێشتی منداڵ دەکاتەوە زاکیرەی بەقووەت دەکات ریاضەی زۆر گرنگە لە بۆ مێشتی منداڵ لە بەرکردنی قورئانی پیرۆزە یعنی لە بچووکیەوە مەحاولە کە سوورەتە بچووکەکان کە تەمەنی گەیشتە 7-9 ساڵ جزئی عەمەی لە پێ لە بەرکە ئەو دە جزئەکانی قورئان ئەو منداڵت کە دەبتە تەمەنی 15 ساڵ 16 ساڵ بەلای کەم 3 جزئی لە بەربی و چەند فەرموودەیەکی پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم پێ لە بەرکە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کەوە ئەو منداڵە بەڕاستی منداڵێکی شارەزابی لە قورئانی پیرۆز زمانی پاڵاو دەبی مێشتی فراوان دەبیتن شارەزایەکی زۆری دەبی لە قورئان و سونەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. بنەمای دووەم کە زۆر مهمە دایک و باو گرنگی پێ بدەن لە بواری پێگەیاندنی منداڵەکانیان ئەویش ئەوەیە مامۆستای زۆر چاک لە بۆ منداڵەکان پەیدا بکەن چ مامۆستای پیاو لە بۆ کوڕەکان مامۆستای ئافرەت لە بۆ کچەکانیان ئەو مامۆستایانە دیندار بن قوتابخانەی باش بن جێگای ئەوە بیکەوە فێری لەگەر عیلمەکە فێری ئەخلاق و ڕەوشتی جوان بن بەڕاستی ئەوە زۆر گرنگە
أبو بكر كري جابر كخادمي أبو داود بوا دري لبغداد بوم نيجي مغربي ما كرت لا درقاي درقا كراوة لو كانت خزمة كاري مالكا وتي هذا الأمير أبو أحمد الموفق يستأذن وتي أو والي شارع قولي شار أبو أحمد موفقة داوال لدكا إذن بيت جوري دري فدخلت إلى أبي داود ثم لاي أبو داود فأخبرته بمكانه باسي بيقو قولي أو بياوم كت فأذن له إذن داوتي بابيت جوري فدخل وقعد هات جوري ودانش ثم أقبل عليه أبو داود عند أبو داود دري برو رويتو استقبالي كت وقال ما جاء بالأمير في مثل هذا الوقت لو كاتدا لو دواي مغرب دا لو كات الناس كان تيواي كدي أمير قوري شار بيت لو كاتدا بي قال خلال ثلاث سيخو كار سيش دواي كد أمن بي قال وما هي قال تنتقل إلى البصرة فتتخذها وطنا لترحل إليك طلبة العلم من أقطار الأرض وتي عزدك لبغداد بدي بيلي بتي بصراي حتى خلق لبوع ورقت لي علم ليل الراء بين وين دري قدري علم بزانن وتي باشا وياك أدي دوم لبوتي هاتي دري سيشتا قال تروي لأولادي كتاب السنن قال نعم قلت لوي هاتي من دالكاني من فيري كتاب السنن كي سنن أبو داود رضا ورحمتي قائل سلبي قلت باشا أودو أدي سيم قال تفرد لهم الرواية فإن أولاد الخلفاء لا يجلسون مع العامة وتعذكا بتنيا من ضالكاني من أو روايتي كتابك خودك كتابي أبو داود سنني أبو داود في ريامكي طبعا إمامي أبو داود بأوبر عزته والي شار بخوي هات مالي درز من ضالكاني بلي وتي أما هذه فلا سبيل إليها أوي سيم كدلي من ضالكاني من بتني ملديت شان لو دابلم بخواي أون بيناكتي لو فإن الناس شريفهم ووضيعهم في العلم سواء خلق ناو دار كانوا خلشي عامي خلق يك أستا كو من تفرقوا دياوازي بكم لفرمودي بيغمبري خواه صلى الله عليه وسلم من ضالكاني تو جداب كمو صانا ده فرميت زابرك الراوي أو بصر هاتيا ده فكانوا يحضرون بعد ذلك ويقعدون ويضرب بينهم وبين الناس سترا فيسمعون مع العامة من ضالكاني والي شار دعات لما زيزكي إمامي أبو داود دادا نشتن أو أن دبو دري پردتيان لبيني وخويانو خلقكي دانابو كواتب بريزانو خوش ويستان بزانا علم تن إنساني قولة دكا زور مهمة والي شار بخوي هاتيه داوي لأبو داود دكا صاحبي كتاب السنن كدرس بمن ضالكاني بريتن ليه دبي دايكو باوك آوا خملة من ضالكاني عم بخون بس شيوازة شي زور يعني دل صوزانا ما مستيتساك باش لو من ضالكاني عم دابلين يعني بزانا همو مالك همو عائلة لمزقف تقنيزيكا دسي من ضالك بقنا بري وامو سجيان فير من ضالك فير بكا يعني من ضالك ببا من كشي تحفيز ما فيري قرآن ولا بركني قرآن بن خالي توارم لو بنا ما يعني كوا في بيويستا من ضال برورده بكري اويش فير كردني من ضال لبو زماني عربي لبروي زماني قرآن لبروي زماني سنتي پیغمبر صلى الله عليه وسلم لو بيويستا من ضال شارزاية يا نبي لوي بزانن حتى شارزاي قرآن بن بويا بناماي بيندم بيويستا من ضال لزماني بياني او زماناني كبيويستيان بيا اقل لي شارزابن هيت قناعي تيدانية لونو منا استلا روجاري او روي ايما من ضال اقفيري زماني انجليزي نبيتا انا قل لزوش البدوادة كويتا لزور المكان راوستايا بيوستا بزماني انجليزي يعني لوي من ضال باخل ببينتا بافيري زماني انجليزي بيتا لوي شارزابيتا كاتي خوي بيغمبري خواه صلى الله عليه وسلم صحابتي النار فيري زماني عبريبي تكتزولك كان لشاري مديني بو لشاري مديني بو او شارة زي زماني وان بي صحابتي راس بارت فيري او زماني بي او الصحابية لماوي عفدروش
فێری زمانی عیبری بوو. سبحان الله ئەو زیرەکیە. بنەمای شەشەم پێویستە منداڵ بە جێرەی حەز و ڕەغبەتی خۆی فێری زانست و زانیاریەکان بکرێت. زۆر بەداخەوە ئێستا ئێمە لە ڕۆژگاری ئەو ڕۆ زۆر جاری وایە منداڵێک دەخینی 18 ساڵ دەخینی 6 ساڵی ابتیدایی عفوان 12 ساڵ دەخینی 6 ساڵی سەرەتایی 6 ساڵی ئامادەیی و هەتا دەگاتە ئەو قۆناغی 12 کە تەواو دەبی ناوی لە شوێنێک دێتەوە هیچ عەزی لێ نییە. بەڕاستی پێویستە بە جێرەی ڕەغبەت و حەز و ئارەزووی ئەو منداڵە بخوێنێتن. منداڵ هەیە مەسەلەن لۆ نمونە گەنجەکە حەزی بە هیچ نەوعەک لە پسپۆڕیەک نییە، ناوی لە فیزیای دێتەوە کاکە حەزی لێ نییە، ناوی لە کیمیای دێتەوە حەزی لەو بوارەی نییە، ناوی لە لوغەی دێتەوە حەزی لەو بوارەی نییە. پێویستە ئەو برین علمەی کە لە بۆی دەچی پێویستە بە جێرەی توانا و حەز و ئارەزووی خۆی بی. لۆی ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ دەفەرمی لە بیدایەتی سەرەتای دەستپێکردن بە عیلم دەفەرمی ڕووم لە فقه کرد، زۆر شارەزار بووم لە فقه. دەفەرمی محەممەدی کوڕی حەسەن بەبلیگۆ فەرمووی پێی گوتم گوتی بڕۆ خۆت خەریکی حەدیث بکە. کاتێک کە ئەوەی لە من دیت ئەمن لە بواری حەدیث زۆر توانام هەیە و زۆر گونجاوم. دەفرین بەجێویم کرد ئیمامی بوخاری ئەو ئیمامی لێ دەرچوو خاوەنی کتێبەکە صحیحترین کتێب لە دوای قورئانی پیرۆز کتێبەکە ئیمامی بوخاریە. لۆیە دایک و باوکی بەڕێز زەخر لە منداڵەکەت مەکە، یعنی ئیلا دەبی ئەتوو ببێ دکتۆر، ئیلا دەبی ببێ مەهەندس، ئیلا دەبی نا لێیگەڕە حەز و ڕەغبەتی خۆی چییە بە ئەوی بخینیتە. خاڵی برین هەفتەم ئەویش ئەوەیە پێویستە هەموو دایک و باوکەک لە ماڵەکەی خۆی مەکتەبەیەکی هەبێتن، کتێبخانەیەک. ئەو کتێبخانەیە کۆمەڵە کتێبێکی تێدابی لە هەموو ئاستەکان، کتێبی ئاستی بچووک لە تەمەنی ڕەوزە، کتێبی هەندێک چیرۆک بابەتی عەقیدە بە سووک و ئاسانی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەندێک چیرۆک و بەسەرهات، هەندێک قورئان بە کوردی لۆ ماڵەکان زۆر زەرورە بەڕاستی ئەو کتێبخانەیە هەبی هەتا منداڵەکان زۆر ئیستیفادەی لێ بکەن. خاڵی کۆتایی و بنەمای کۆتایی ئەوەیە بەڕاستی ئینسان هەوڵ بداتن لە ڕێی بەسەرهاتی زانایان، لە ڕێی بەسەرهاتەکان منداڵەکان هام بدە. مەسەلەن لۆ نمونە باسی ئەو سەحابانە بکەن چ گوڕوتینەکیان هەبووە لە بۆ زانست و زانیاری، ئەو تابعین چیرۆکیان زۆرە، ئەو ئیمامانەی حەدیث مفەسیرەکان زانایانی تاریخ و مێژوو ئەوانە باز بکرێ لە بۆ منداڵەکان بکرێن بە قودوە لۆی ئەو منداڵە نەچاویان لێ بکەن. کەواتە بەڕێزان و خۆشەویستان ئەو هەشت خاڵە زۆر مهمە بەڕاستی ڕەچاو بکرێ بۆی منداڵێکی زانستپەروەر منداڵێکی ڕۆناکبیری لێ دروست کرێ. بە کورتی و پوختی ئەو هەشت خاڵی درێمەوە. یەکەمیشت مافی منداڵە فێری زانست و زانیاری بکرێ و خۆشەویستی علم و زانست و زانیاری لە دڵدا بتەقێندرێ. خاڵی دووەم و بنەمای دووەم پێویستە منداڵ بەشێک لە قورئان و فەرموودەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پێ لەبەر بکرێ. خاڵی سێم هەڵبژاردننی مامۆستای زۆر چاک لە بۆ منداڵەکە. و خاڵی چوارم بنەمای چوارم ئەویش بریتێ لەوەی کەوا شارەزاکردنی منداڵ لە زمانی عەرەبی. خاڵی پێنجەم و بنەمای پێنجەم لۆ دروستکردنی منداڵێکی ئەهلی زانست و زانیاری و ڕۆناکبیر ئەویش پێویستە منداڵ شارەزا بکرێ لەو زمانی بیانیە کە لی نێزیکە وەکو زمانی ئینگلیزی لە بۆ ڕۆژگاری ئەوڕۆ. خاڵ و بنەمای شەشەم ئەویش ئەوەیە منداڵ بە گوێرەی حەز و ئارەزووی خۆی ئاراستە بکرێ بۆ ئەو عیلمەی کەوا حەزی لێیە. بنەمای هەفتەم کتێبخانەیەکی گونجاو خنجیلانە لە هەر ماڵێکدا هەبێ. خاڵی کۆتایی و هەشتەم ئەوەیەکەوە منداڵ حەز و ئارەزووی علمی لەلا خۆشەویست بکرێ لە ڕێی باسکردنی چیرۆک و بەسەرهاتی زانا و دانایانی پێشین و سەردەمی و بەو شێوەیە حەز و خولیای علمیان لەلا زیاد و زۆرتر و باشتر بکرێتن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.